لەسەرم بابەتە دەوەستین گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی مەترسیەکانی گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک. میوانەکەم دکتۆر هێمن محەممەد ئیسماعیل کە پسپۆری جیۆپۆلیتیکە لە ستۆدیۆ ئامادەیە. دکتۆر هێمن زۆر بەخێر بیت. سەرەتا بە ئەوە بپرسم کە ئامانج لە گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک چییە؟ لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە سیاسەتی تعریف هەبووە، ئەویش وایە کە دێکە ژمارەی کورد لە ناوچانە بە تایبەتی ئێستا کە پێی دەڵ مادەی 140 یان ناوچەکان دەری هەرێمی کوردستان ئەوە بۆ کە ژمارەی کورد لەو ناوچانە کەم بکرێتەوە. بە تایبەتی ئەویش پاساوی زۆر هەوە بەڕاستی، ینی پاساوی عنسری مەسەلەن وای کردیە کە ناهاوسەنجی دروستبی، ناهاوسەنجی جیۆپۆلیتیکی، ناهاوسەنجی دیمۆگرافیەوە لە سەرەتای دروستبوونەوە. مەسەلەن بۆ نمونە لە 18 تا 25 ژمارەی کورد زۆری نەبووە لە کەرکووک، بەرەبەرە هاتین لە سەرژمێریەکان ئەگەر تەماشا بکەین بەرەبەرە ژمارەی کورد کەم بوویتەوە. ینی هەموو حکوومەتەکان یەک لە دوای یەک دروستبوونی دەوڵەتەوە پێش دروستبوونی دەوڵەتی عێراقیش وایان کردیا ینی ژمارەی کورد پەیوەندی هەیە بە کیان و بە وجودی کوردی بەڕاستی، ینی خەڵکی ئەسلی ئەو ناوچانە ئەگەر تەماشا بکەین لە ڕوو جوگرافیشەوە لە ڕوو تەبیعیەوە دەبینی ناوچەکانی کورد ئەو ناوچانی کە کورد لێت زۆر جیاوازە ناوچەکانی تری کە عەرەبی لێیە، بە تایبەتی ناوچە دەشتیەکان کە پێیان دەری سهول یان ناوچەی هەڵدەبەی پێدرێن مەسەن ناوچەکان دەڕۆژاوە ئەوانە، بەڵام ئەوانە کە هاتینە بەڕاستی خاڵکی کورد لاگیر دەکەن، ینی زیاتر هەدەفەکەی ڕەگەزپەرستیە، ڕاستی نەمان و ڕشکردنەوەی وجودی کووردا لەو ناوچانەدا. ئەگەر لە ڕابردووە بە شێوەیەکی ئاشکرا و بە پلان و بە بەرنامە ئیش لەسەر تعریفکردنی کەرکووک بکرایە، ئێستا بە بێدەنگی ئەکرێت، ئێوەش هەست بەوە ئەکەن بە بێدەنگی کار بۆتە تعریفکردنی ئەو شارەکان؟ بە بێدەنگی بە ئاشکرا، ینی بە ئاشکرا بەنهێنی ئەوە کرایە، مەسەن باک و باسم کرد، ینی ئێستا ئەوە بەڵام شێوازەکە ئێستا جیاوازە، وەکو ئەوی کە باسمان کە مادەی 140مان هەبوو ناوچە کوردستانەکان دەرەوە هەرێم دەوای لەو فترەیەکە 2008 فترانە هەمووی ئێستفتا بکرێت لەم ناوچانەدا، یەکەم جار ئاسایی بکرێتەوە ئەو ناوچایە، پاشان سەرژمێری بکرێت، پاشان ئێستفتا بکرێت بزانە ئەو ناوچانە کە زۆرینەی کورد بوو بزان دەوێت لەگەر هەرێم بیتن یان لەگەر بەغدا بیتن، بەڵام ئەوەنە ئێستفتا سەرژمێری کرا. سەرژمێری هیچی بۆ کەرکووک کرد؟ سەرژمێریەکان ئەوەی کە بەڕسمی بیتن مەسەن بە لای سەرژمێری بە شێوەی زانستی نەکرایە بەڕاستی، ئەوەی کە لە پێشتر ئەو سەرژمێرانی کە دەکرا ئەوەی کە کورد مەسەلەن بە تایبەتی کە زۆری ئەتیمان پێداتن ساڵی 1947 ئەو سەرژمێریانە باز بە شێوەی زانستی نسبەی کورد لێ 148 بوو، بەڵام تەماشا دەکەی بەرەبەر ئێستا نسبەی کورد مەسەلەن کەم بوویتەوە، نەک لە کەرکووک دەوروبەری کەرکووک لە دیالە بگرن مەسەلەن سەتای لە هەفتاکان کە تەماشا بکەین نسبەی کورد 126 بوو، ئێستا 110 نییە. مەسەلەن ناوچەکانی وەکو ئەوەی کە سنووری مەسەلەن کە لە غەربیان ڕۆژ ئاوای مووسڵ دەست پێ دەکات لە بینی دزل و فڵات تا دەگاتە حدودی سووریا لەم ناوچانە تعریب لە 3 مەوەل دەستی پێکرد، 3 ناوچە لە شەرقی بەغدا، ڕۆژهەڵاتی بەغدا، لە بەدریا جەستان دەستی پێکرد کە ئەو لە بەغدا نزیک بوو، نسبەی کوردیان کەم کردەوە، بە تەسفیرکردن بوو، دەرکردنی کوردەکان بوو، هێنانی عەرەب بوو لە ناوچانە هەمی بە پلان کراوە، هاتن پاشان لە بۆ مەنتیقە ئاویجا چەندین پرۆژەیان کرد، عەرەبی هاوردان هێنا لە ناوچانە، پاشان ناوچەکانی تەلعەفەر و ناوچەکانی سنجار، ئەوانە ینی بە شێوەیەکی منهەجی وا دەکەن کە کورد لەو ناوچانە کەم بیتەوە، ینی دەرپەڕاندنی کورد لەو ناوچاندا، هێنانی عەرەب لەو ناوچاندا. ئێستا بۆ نمونە قرارات هەبوو، قراراتی لژنەی شوێنە شیمال هەبوو کاتی خۆی، بەو پشتێنەیەکی ئەمنیان دروست کرد بوو، بە تایبەتی دەیانگو هەر شوێنە کە نەفتی لێبی نابێت کوردی لەویتن، لەبەر ئەوە ئەو ناوچانە هەستان تقریبان 3300 گرێبەستی کشتتوکاڵیان کرد لە بۆ عەرەبی هاوردا، کورد و تورکمان و زەویەکانیان داگیر کردی، کورد تورکمان عەرەبیان هێنا لەو ناوچەدا. باشە دکتۆر شتێکی دیکەش ینی خۆ لە دوای 16 ئۆکتۆبر تەنانەت بۆ کێڵگەنەوتیەکانی کەرکووکیش بۆ گرێبەستە نوێیەکانیش عێراق کۆمپانیای BP بەریتانی هێناوە، مەبەستی لەمە چییە؟ بەخۆی ینی وا دەکات زیاتر تابعەتی ڕسمی بداتن، مەسەلەن وەکوی هێزێک، یعنی هەندێک ینی ئیمتیازات بداتە ئەو شەریکانە بۆ ئەو ناوچانە پارێزراو بن، بە تایبەتی مەسەلەن ینی وجودی کورد بەڕاستی هەمووی ڕشکردنەوە وجودی کوردان نەمانی کوردە لەو باشە کورد چی بکە؟ ینی لەناو دەستور مادەی 140 هەیە کە یاسا جێبەجێ نەکرێت، کە دەستور جێبەجێ نەکرێت، چ ڕێگایەکی دیکە هەیە کورد؟ وەڵای ئەو باشترین ینی باشترین بوو مەسەلەن مادەی 140 کە ئەگەر جێبەجێ کرابووایە کاتی خۆی ئەوان جێبەجێیان نەکرد، هەر تاخیریان کرد، مەسەلەن تاخیریان کرد، ئەوە بوونەتەوەی گرتوەکان هاتە ناوێ، بە تایبەتی ئەوەی کە ناسراوە بە دیمەستۆرە 6 مانگ تاجیل کرا، تاجیلیان کرد هەموو دیسان سیاسی بوو، تاجیلکردنەکە سیاسی بوو، ینی باشترین دەرفەت بوو، بەڵام کاتو بڕوات پێ نەبی، ئەسڵان بڕوات بە دەستور نەبی، بڕوات بە
بەو شێوازە پێکۆژیانە نەبیتن ینی چ بکە ینی ناچاری مەسەن ئەگەر پەنا بێ بۆ معنی محکەمەی دەولی یا مەسەرەن نەتەوەی یەکگرتووەکان یان ئەوەی کە هەیە بەڵام بڕوا ناکەم مەسەلا دکتۆر پرۆسەی تعریب عێراق تەنیا بەخواستی نێو خۆی ئەمە دەکات یاخود پشتیوانی دەرەکی هەیە هەرێمی هەیە نا پشتی بەتاکەی پشتیوانی هەرێمیش هەیە تایبەتی ینی ئەو گەڵی کۆمەچی لە کورد دەکرێت بە تایبەتی وڵاتانی دراوسێ ینی دەوری زۆریان هەیە نانوێت کورد لەو نانتانە بە تایبەتی کەرکوودانی باڵە دەست بیتن لەبەر ئەوەی خۆتان دەزانن ینی بە تایبەتی چێرگەی بابە گورگل ینی گەورەترین چێرگەی نەفتێت لە جیهاندا لە شەرق الأوسط لە جیهاندا ئەوانە بوونی کورد لەو ناوچان داوا دەکات موجودی کورد زیاد بێتێن مەسەلەن بۆ سەربەخۆی مەسەلەن فکرەی سەربەخۆی بۆ دامەزرانی دەوڵەتە کیانێک بەخۆی لەبەر هەندێک هەموو دژی ئەو شتەنە بەڕاستی کورد لەو ناوچاندا بە تایبەتی کە ناوچی تەمازیان ناوچە جێ ناوکانی ناوچە کوردستانەکان ئەوانە وڵاتان باش کرا دەوریان دیارە لە کەمکردنەوەی کورد ئەویش بە پاڵپشتیکردنی هەندێک قرارات هەندێک گروپ مەسەن لە عێراق ئەوە دەکەن کەوانە زیاتر زەخت هەتا بۆ نمونە لە سەردەمی داعش ئەگەر تەماشا بکەین 1000 کیلۆمەترمان هەبوو بە درێژی ینی هەموو هەدەفی داعشش ئەوە بوو وەکو سیاسەتی وان وەکو ئەوانەی کە لە بەغدا دەسەڵاتدارن هەموو ئەوە بە کورد لەو مەنتیقانە دەرپەڕێنێ دیتمان لە جەلەولا لەو مەنتیقانە کوردیان دەرکرد لە تووسخورمات و مەسەلەن ناوچەکانی مەسەن تەماشا بکەین یەزیدیەکان مەسەن لە یەزیدیەکان لەو ناوچانە هەموو ئەو وجودی کورد لەو ناوچانە هەموو یەک هەدەفیان هەبوو وزود و ڕشکردنەوەی ینی وزود و بوونی کوردە لەو ناوچانەدا باشە دکتۆر وەکو پێشنیارێک کەواتە ئیدارەی ئێستای کەرکووک بە تایبەت کە کووردە هیچ پێشنیارێکت هەیە بەوەی بزانین ئیدارەی کەرکووک دەتوانێت شتێک بۆ شارەکە بکات وڵی ئیداری کەرکووچی ئەو مادێکە هەیە مادەی 100 بەڕاستی ینی تاکید بکەنەوە لەوەی کورد ئەگە یەکگرتووی بەڕاستی ئەنی داوا بکرێت ئەو مادەیە تەفعیل بکرێتەوە ینی ئەوەی کە ئەو قرارات شوێن شیمال هەبوو ئەوانە کاتی خۆی هەمووی لەغ کراوە بۆ پارەم دەنێت تەعویزات هەبوو کە بیاندنەوە ئەوانەی کە هاتیینە خاچی کوردیان داژی کردیا على اساس ئەوانە هاتیینە کاتی خۆی گریبەستیانی دەوڵەتیان هەبووە پێویستە ئێستا هاتیینەوە مەسەڵەن منطقەی سەرگەڕان زۆرجار دەبینی یان دێن زۆرتیاری کورد مزایقە دەکەن مەسەڵەن زەوی کوردەکان دێن ینی شەڕیان پێ دەفرۆشن بەڕاستی ناوچاندا کورد ئەوە خاچی باو باپینانە ینی لێرە توی داگیری بکەی و مەسەڵەن بەڵام دەوڵەت کە لەوەی کردینە گرێبەستی لۆ کردینە پێویستە ئەو گرێبەستانەش لە ڕێگای پەرلەمان و لە ڕێگای محکەمەی اتحادیەوە بتوانین مەسەڵەن ئەگەر کورد یەکگرتوو بیتن بەڕاستی لە کەرکووک مەسەڵەن پێکەوە لەگەر لە کوردستاندا ئەو دەتوانین ینی ئەو قرارەتانە تەفعیل بکرێت بە تایبەتی مادەی 140 ئەوەی کە تعویزە پێ عەرەبەکان بگەڕێنە شوێنی خۆیان زۆربەی کێشەکان چارەسەر دەبی بە تایبەتی لا نەتەوەیەکگرتووەکان ینی کاتی خۆی کرد داخلیان کرد هاتن مەسەڵەن داواکە کە 6 مانگ تەعجیل بکرێتان ئەو شتانە ئەو بەڵگانی هەیە دووبارە مەسەڵەن مافی کورد لەو ناوچاندا بگەڕێن زۆر سپاس دەکەم دکتۆر هێمن محەممەد ئیسماعیل پسپۆڕی جیۆپۆلیتیک سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەخێر بیت